ئەمە نەخشە مەترسیدارەکەیە کە کوردستانی خستۆتە بەردەم هەڕەشەیەکی گەورەوە. بەپێی ئەم نەخشەیە بێت کە نەتەوە یەکگرتووەکان بڵاویان کردوێتەوە هەرێمی کوردستان بۆتە ڕێڕەوێکی گەورەی بازرگانی و بەرهەمێنانی مادەی هۆشبەر. لە هەرێمی کوردستان و عێراق بەڕێژەیەک زیادی کردووە کە بە مەترسیەکەی نەک خۆمان هەستی پێەکەین، هەموو دنیا هەستی پێ کردووە. پێویستمان بە بەرگریەکی بەهێزە، ڕێگریەکی بەهێزە لەم مەترسیە گەورەی کە بە تیرۆرێکی سپی بۆ ناو کۆمەلگا وەسفەکرێ و دەبێ هۆشیارەیەکی گەورە لە ناو کۆمەلگا بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی گەنجەکانمان، لاوەکانمان بە دوور بن لەم مەترسیە گەورە. بەداخەوە هۆشیارکردنەوە لە ئاستی پێویست نییە. لە کاتێکا دەبینین ڕۆژانە چەندین بازرگان و چەندین کیلۆگرامی زۆر مادەی هۆشبەر، چەندین هەزار ملیۆن بە تەن حەپی هۆشبەری مەترسیدار دەگیرێ کە عێراق لە سەرەتای ئەم ساڵە 72 بازرگانی نێودەوڵەتی هۆشبەر سزای لە سێدارەی بۆ دەرکردووە. ئەمە گومانە خاتە سەرەوەی کەسانێکی دەسەڵاتدار لە پشتی جوڵەی بازرگانی مادەی هۆشبەرەوەن. بۆیە دەبێ چاوی دەستگای ئەمنی تیشتر و زیاتر بێ و دەسەڵات جددیتر بێ لە سەرەوانەی کە ئەم جۆرە بازرگانیە مەترسیداراکەن و لە پڕاهڵە تۆقێن. مەترسیەکان لەسەر تاک بە تاکی هەرێمن و مادەی هۆشبەر بۆتە هەڕەشەیەکی مەترسیدار لەسەر کۆمەلگا. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن هەرێم بۆتە ڕێڕەوی ئەم کارە مەترسیدارە و کەی لە پشتەوەیە، ئەوانەی لە چاکسازی گیراون کێون و چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان ڕویان لەکشان کردو بەراورد بە 10 ساڵی ڕابردوو من بیرمە ساڵانی پێشوو بە پەنجەی دەست ئەژمێدانەوە کە مادەی هۆشبەر سادرابوون. بەڵام ئێستا یەک لە سەرسەی ڕێژەی سادراون بۆ نمونە ئەگەر چاکسازی گەورانی سلێمانی بەرمونەوە وەربگری ئەوانن کە ئالوودەبووی مادەی هۆشبەرن یا مادەی هۆشبەر سادراون. ئەمە دەریە خات کە ڕەنگە وەکو پێویست لەگەڵ ئەم کەسانە کار نەکرابێ، یاساکان وەکو پێویست جێبەجێ نەکراون لە دروستکردنی نەخۆشخانەی تایبەت بە ڕاهێنانەوەی ئەم کەسانە لە پارێزگاکانە کە ئێمە یاسای ژمارەیەکی ساڵی 2020مان هەیە. لە هەمان کاتدا ڕەنگە قووەتێکی بەشەری نەبێت بۆ ئیشکردن لەگەڵ ئەمانە، ئەوەی کە لە ناو چاکسازیەکانە هەیە دەرەنجامە، ئەوەی کە هۆکارە بەڕاستی ئەرکی هەمەلایانەیە لە دەرەوە لە مامۆستانی ئاینی ئیعلام ڕێکخراوەکان دام و دەستگا حکومەکان. لەبارەی پشتیوانی نهێنی لە گواستنەوەی مادەی هۆشبەر پەنجە بۆ کەسانی بەرپرس و دەستڕۆیشت و درێژ دەکرێت و دەوترێت پێویستە بەریان پێبگیرێت، چونکە بابەتەکە بەم جۆرەی ئێستا هەڕەشەیە لەسەر تاک بە تاکی خێزانەکان و هیچ خێزانێک لەو مەترسیە ڕزگاری نابێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.